کێشەکان نەک تەنها بە کەرانی دارایی بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە دێنە لای ئەمە کێشەی مەسەلەی کوشتنی ژنانە و لێدانە و سووتان و خۆسووتانە و خۆکوشتنی ژنانە و کێشەی بەشودانی کچی مناڵە واتە هاوسەرگیری زۆرە ملێ یان هاوسەرگیری پێشوەختە ئەمانە هەمووی بەشێکن لەو کێشانەی کای ئەمە ڕۆژانە ڕوبەڕووی دەبینەوە لە دادگاکاندا. بەڵێ لە بەرامبەر شێوەتەوەی زیانبوونی ڕێژی توندوتیژی بۆەوەی کە مەسەلەن پیا و ناتوانێت سەرچاوی دارایی بۆ خێزانەکەی دیاری بکات، ناتوانێت کرێخان و باک ئەمە لە ئەنجاما بێتە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی خێزانی و لە هەمان کاتە کێشە خێزانیەکان لە بەڕێبەرایەتیەکان و هەم لە دادگای تایبەت بە توندوتیژی خێزانی ئێمە ئەگەر بە نمونای تەنها نووسینگەیەک وەرگرین لە ساڵی پارا تەنها 169 کێشەمان هەبوو، بەڵام لەم ساڵا سەرەکین کێشەکە ژمارەی سکاڵاکە بەرزبووەوە بۆ 300 حاڵەت کە ئەمە توانین بڵین دوو ئەوەی ساڵی پار زیادی کردووە کە ئەمانە هەمووی پێمان ئەڵێن کە لەم ساڵا بۆی خراپی باری ئابووری و سیاسیەوە لە بەرامبەریشای کێشە خێزانیەکان زیادی کردووە.